دوو بەرهەمی نوێی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستانە کە بۆ کتێبخانەی کوردی زیاد کرد. ژمارەی کۆبەرهەمەکانی مامۆستای گەیاندا 260 بەرهەمی چاپکراو لە ژیانیدا. تەواوی بەرهەمەکانی مامۆستا لەم دوو ڕەفەیەدا جێکراوەتەوە و لە ناوەندی ڕەنێ و لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب نمایش کراون و 65 ناونیشانیان ئامادەن بۆ ئەوەی لەلایەن خوێنەرانەوە وەچن بخرێن. جەنابی مامۆستا عەلی باپیر بەرهەمەکانی نزیکەی 260 بەرهەمە، بەڵام بۆ ئەم ساڵ و لێرە نزیکەی 65 بەرهەم ئامادە کراوە و دوو بەرهەمی تازەی جەنابی مامۆستا عەلی باپیر لێرە ئەم ساڵ نمایش کراوە بە ناوی ڕوونکردنەوە هەڵسەنگانی حکمەتەکانی ئیبن عەتایلای ئیسکەندەری و هەروەها چاو بە خۆدا جێڕانەوە. ئەمە دوو بەرهەمی تازەی جەنابی مامۆستا عەلی باپیرە کە بۆ ئەم ساڵ ئامادە کراوە و دامەزراوەی ڕەنێ و چاپی کردوون. بۆ ئەم ساڵ ئەمە دووەم ساڵە لە دوای یەک لە پێشانگای سلێمانی بەشداریمان کردووە و الحەمدوللا خەڵکێکی زۆر سەردانی دەکا و کتێبەکانی جەنابی مامۆستا بە دڵنیاییەوە پڕفرۆشن هۆکاریەوەی کە هەم عیلمێکی زۆر هەم بە وردی جەنابی مامۆستا لەسەر هەر بابەتێک کە نووسیوێتی بە دەوڵەمەندی بە کۆتایی هێناوە بەرهەمەکە. بەهۆی سەرقاڵی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بە نووسینەوە نەی پەرژاوەتە سەر نوێکردنەوەی چاپی بەشێکی زۆر لەو کتێبانەی کە مێژووەکەیان بۆ کۆتاییەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. هەر ئەمەش وای کردووە تەواوی بەرهەمەکانی مامۆستا عەلی باپیر لە پێشانگای ڕەنێ و بە خوێنەران نەفرۆشرێت و تیراژیان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان نەماوە. یەکێک لە کارمەندانی ڕەنێ و باس لە نرخ و داشکاردنەکان دەکات کە بەهۆی پێشانگای کتێبەوە بڕیاریان لێداوە. جەنابی مامۆستا عەلی باپیریش وەکو زانایەکی گەورەی جیهانی ئیسلامی کوردستان بە تایبەتی کۆی بەرهەمەکانی لە ناوەندێکە لەم پێشەنگا جوانەیە بەشدارە بە ناوی ناوەندی ڕەنێ و کە ئەتوانن خوێنەرانی بەڕێز لە کوردستانەوە و لە تەواوی دنیاوە لە پێشەنگا کتێب بتوانن کتێبەکانی بەدەست بێنن و داشکاندنێکی زۆر بێوێنیش کراوە کە بەڕاستی زیاتر لە نرخی خۆی زۆر داشکێنراوە. بۆ نمونە گەورەترین بەرهەمی مامۆستا عەلی باپیر کە تەفسیرەکەیەتی داشکانی لە سا 60 بۆ کراوە و زۆربەی زۆری بەرهەمەکانی داشکانی لە سا 50 بۆ کراوە کە داشکانێکی زۆر زۆرە و مامۆستا عەلی باپیر سەبارەت بە کتێب وتەیەکی هەیە پێم وایە هێندە بەس بێت کە مەرجی کتێب بکەیت. مامۆستا فەرمێت هێندە شانازی بەسە بۆ کتێب کە خوای کاربەجێ کۆتا پەیامی خۆی لە دووتێ کتێبێکدا ناردووە. لە ماوەی ڕابردوودا ڕەنێ و لە پێشانگاکانی کتێب لە هەولێر و تەنانەت سلێمانیش بەشداری کردووە و یەکێک بۆ لەو ناوەندانەی کە زۆرترین سەردانیکەر و فرۆشی هەبووە. ئەمەش بۆ هەگبەی پڕی مەعریفەی مامۆستای نووسەر دەگەڕێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.